لە چیتان ڕۆماڵ کردووە بە بینەران و بیسەرانی پەیامی بدەین. بەڵێ مامۆستا زانا دیارە هەڵبژاردننی تایبەت لە قەزای سۆران کەوا بازنەیەک پێکداهێنە لە سنووری پارێزگای هەولێر هەر پێنج قەزاکانی شەقڵاوە سۆران ڕەواندوز چۆمان مێرگەسۆر لە خۆ ئەگرێتن بەپێی ئەو ئامارەی کەوا من لەم وێزگەی دەنگدان کەوا بەڕووی دەنگدەران بەڕووی کەناڵەکانی ڕاگەیاندندا کراوەتەوە لە چوار وێزگە پێک هاتووە بەپێی ئەو ئامارەی کەوا لێرەوە وەرم گرتووە 150 هێزە ئەمنیەکان بڵێ هاتوون دەنجیان داوە تاوەکو کاتژمێر 12 نیوەڕۆ وێزگەی یەکەوە لە 450 دەنگ پێکهاتە بوو 184 کەس دەنجی داوە لە قوتابخانەی کە قوتابخانەی دیلمانە هەروەها وێزگەی دوو کە 450 دەنگدەری هەیە 205 کەس دەنجی داوە هەروەها لە وێزگەی سێش کە واویش باماشەوە 450 دەنجی هەبووە 169 کەس دەنجی داوە وێزگەی چوار لە 371 دەنگ پێک هاتووە 153 کەس دەنجی داوە لە قوتابخانەی دیلمان کەوا ئێستا ئێمە لەین دەنگدانی تایبەت لە ئێستاشدا بەردەوامەوە گەرم و گوڕی هەیە بەڵام ئەو قەڵەباڵغی کەوا لە بەیانیدا هەبوو ئێستا کەمتر بووەتەوە چونکە ڕێژێکی زۆری دەنگدەرانی تایبەت دەنجیان داوە ئەو گرفتانەی کەوا زیاتر لە دەنگدانی تایبەت هاتوونەتە پێش ئەوە بووە کەوا زۆرێک لە هێزە ئەمنیەکان کارتی دەنگدانی نوێیان وەرنەگربووەوە بەپێی ئەو زانیاریەکەوە ئێمە لە کۆمسیۆن وەرماگرتووە چونکە هەبووە بایۆمەتری کردووە بەڵام نەچووە کارتی خۆی وەربگرێتەوە کارتی نوێکەوا وێنەی لەسەرە لە ئێستاشدا کە هاتووە دەنگ بداتن و کارتی دەنگدانی کۆنی پێبووە جیهازەکانی کۆمسیۆن ڕێگا بەوە نادەنکەوە ئەم هاوڵاتیە دەنگ بداتن بۆی ئەمە یەکێک بۆ لە گرفتەکان کەوا ڕوبەڕووی دەنگدەرانی تایبەت بۆتەوە هەروەها یەکێک تریش لەو گرفتانە کەوا ڕوبەڕووی بەشێک لە دەنگدەرانی تایبەتەوە ئەوە بووە کەوا پەنجەمۆری بەشێک لە دەنگدەرانی نەخوێندەوەتەوە ئەم گرفتەش هاتۆتە پێش بەشێک لە دەنگدەرانی تایبەت بەڵێ کاگەزات سەبارەت بە خڕوقات و ئەوەی کە بەنایەسایی ئەژمار دەکرێت لە پرۆسەی دەنگداندا لایەنە سیاسیەکان چاودێرانی سیاسی کارمەندەکانی کۆمیسیۆن هیچ شتێکیان تۆمار نەکردووە کە بە خڕوقات هەژمار بکرێەوە کێشە و گرفتی بۆ پرۆسەی دەنگدان دروست کرد بێت تەنها ئەوەی ئێمە لە چاودێرانی بڵین سیاسی وەربانگرتووە یەکێک لە شتانەی کە بە خڕوقاتدا ئەنرێتن برنەژوورەوەی موبایل بووە بۆ وێزگەکانی دەنگدان کەوا لەلایەن کۆمسیۆنەوە قەدەغە کراوە موبایل ببرێتە ژۆرەوە و وێنەی دەنگدانی پێبگیرێتن بۆیە ئەمە بەدیکراوە و هەبووە وێنەشی لە کارتی دەنگدانی گرتوێتەوە بەڵام ئەمە ڕێژەیەکی زۆر نەبووە بەڵکو ناوەندێک لە وێزگەکان هەبوو و چاودێرانی سیاسی ئەمەیان لە لای خۆیان تۆمار کردووە ئەوەی تریش کە بەیانی قەرەباڵغێکی زۆر لە بەشێک لە وێزگەکان هەبوو لە بەشێک لە بنکەکانی دەنگدان لە ناوسنتەری قەزای سۆران پێک هەڵبژان لە نێوان بەشێک لە هێزە ئەمنیەکان دروست بوو بەڵام لە ماوەیەکی زوودا ئەم گرفتەش چارەسەر کرابوو بەڵێ سوپاس بۆ هاوکاری پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی کە ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵمان بووی زۆر سوپاس بۆ زانیاریەکانت خۆشەویستانم ناوبڕێ گوەردەگرین دواتر لەم ڕووماڵە تایبەتەدا لەگەڵتان بەردەوام دەبین